بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە سەردانەکەی تۆمبارک بۆ بەغدا و هەرێمی کوردستان هەروەها داهاتووی هەرێمی کوردستان دەکەین سەرسەرەوە دەکەین تۆمبارک بۆشیا تا بەغدا و هەرێمی کوردستان چی لە کورد دەوێت و کورد دەبێت چۆن مامەڵەی لەگەڵدا بکات و پەیوەندەکانی هەرێم و بەغداش چۆن دەبێت باز لەوە دەکرێت کە بەشێکی سەردانەکەی بۆ هاتووە کە پشگیریکردن بێت لە حکوومەتەکەی عەلی زەیدی ئایا بەهێزکردنی حکوومەتەکەی زەیدی لەسەر حسابی کورد نابێت و هەرێمی کوردستان چۆن ماوەڵ بکە و سەرسەرە و دۆخە چاق بەستوێر دەکەین ئایا چارەسەرێک هەیە بۆ ڕزگاربوون لەو چاق بەستوێی کە هەرێمی کوردستان تێکەوتووە لە ڕووی نەبوونی پێکهێنانی حکوومەت و کارانەکردنەوەی پەرلەمانی کوردستان وەک سەرسەر ئەو لێک تێگەشتنێش دەکەین کە لەنێوان ئێران و ئەمریکا کراوە کاریگەری لەسەر عێراق و ناوچەکە و هەرێمی کوردستانیش ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدار قسەی لەسەر دەکەین مامۆستا بەخێر بێ سوپاسیان دەبوون دەکەین زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزان بەسەر سەردانەکەی تۆمبارک بۆ بەغدا و هەرێمی کوردستان یەکەم سەردانی بوو دوای ئەوەی کە وەکو نێردەی سەرۆکی ئەمریکا دیاریکرا بەڕێز چۆن خوێندنەوەی بۆ دەکەی و پێ دوایە هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستان بە دوای چیەوەیە تۆمبارک کە ئێستا وەکو نێردەی ترامپ دیاریکراوە بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان وابینم سەردانێکی زەمینە سازکەری دەماری دڵگری تێگەیشتن بێ لەوەی کە لایەنەکان چۆن بیرەکەنەوە و پەیامی ئەمریکاش وەکو ناونیشانی گشتی وەکو تایتڵدا بە لایەنەکان سەردانێکە بڕواناکەم قسەی کۆتایی ئەمریکەکانیان تیا کردوێ وەڵکو هەندێک قسەی سەرەتایی هەندێک ناونیشانە پێوتون و تێگەیشتنی لایەنەکانیان کۆ کردوێتەوە لە جارەکانی داهاتووە تێگەیشتنەکە بەگشتی یا بڵێن قسەی کۆتاییەتری بۆ ئەمریکەکان بۆ عێراق و بۆ کوردستان ئەدرکێنن لانێکم بۆ کوردستان ڕوونە ئەمریکەکان ئێستا جۆرە پشتیوانی لە پشتیوانێکی مەرجدار لە حکوومەتەکەی زەیدیەکان لە چوارچەوەی ئەو استراتیژیەی و ئەو چاوەڕوانی و ئەو داواکاریانەی کە ئەمریکا لە عێراقی هەیە و لە چوارچەوەی عێراق لە هەرێمی کوردستانی هەیە ئەو پەیوەندیانە ڕێگەخە و ئەمە بەرداوامە بێ بزانین کە ئەو استراتیژیە هەیەی لەگەڵ زەیدی تا چەند سەرکەوتووە بێ و لە سەراستی عێراق تا چەند ئەچێتە پێشەوە هەر لەو چوارچەوەیەش لە ڕاستیە ئەبێ وادانین کە لانی کەم نیمچە قۆناغێکی نوێ هاتۆتەکایەوە لە عێراق و لە هەرێمی کوردستانە بۆیە ئەڵێم نیمچە قۆناغ لەبەرەوەی تا کۆماری ئیسلامی ئێران بمێنێ وەک کۆماری ئیسلامی ئێران ئەمریکا ناتوانێت ئەو ئامانجانێ ئێوێ لە عێراق بەتی بێنێ ناتوانێت هەژمونی خۆی بەسەر عێراق دروستکە ناتوانێت هەژمونی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق دەرک بۆیە ئەبێ چاوەڕێکەین ئایا ئەوەی لە زەیدی داواکەن زەیدی دەتوانێت جێبەجێکە ئایا ئەوەی پیڵێن دانانی چەکی میلیشیا تەنا ئیدارەکردنێکی قەیرانەکانە لەلایەن کۆماری ئیسلامی ئێران و گروپەکانەوە یا بەکردەوە شتێکی وا لە گۆڕێ هەیە ئایاڵن کە چەکدانێن یا هەندێکیان مەسەڵ 20 گروپن تۆ 5 گروپ چەکدانێ 6 گروپ بە قسە بڵێ چەکدانین و چەکدامەنێ 4 گروپ بڵێ هەرداینانین هەتا وردە فشارەکان کەمە بێتەوە و قۆناغەکە بەڕێیەکەین لە دوایە بەڵام استراتیژە قوڵەکە وەکو خۆی ئەمێنێتەوە هێشتا زووە بە قەنەعاتی من بزانین کە زەیدی سەرەکەوییان ئەمریکا سەرەکەوییان بەڵام تێگەیشتنێک و قۆناغێکی نوێ بۆ عێراق دەستی پێ کردووە چۆن کاتی خۆی گرەویانەکە لەسەر عەبادی گرەوەکە وا دەرنەچوو ئەم جارەش گرەوەکە لەسەر زەیدی بەڵام لە دۆخێکی جیاوازە لەبەرەوەی لە دوای شەڕەکەیە و ئایا ئەو شەڕی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا و ئیسرائیل هەبوو کە ئەکرێ لە بەندێکی ترابینە سەری ئایا ئەمە کۆتایی هاتووە تا بڵین ئێمە لە عێراقا قۆناغێکی نوێ دەستی پێگرتەوە تێگەشتن لە نێوان ئێران و ئەمریکا دروست بووە یاخود دەستلێک بەردان دروست بووە و عێراق ئێستا ئازادە و سەروەری بۆ گەڕاوەتەوە خۆی ئەتوانە سیاسەتەکانی داڕژێ چەندین پرسیاری لەم جۆرە ئەمە هەنگاوی یەکەمە بەڵام وا هاتوون کە عێراقێکی جیاواز بنیاد بنێن لە 2023 عێراقێکی جیاواز بنیاد بنێن سەر نەکەوتن لە دوای حەیدەر عەبادی ویستیان دابڕانێک لە قۆناغی پێش خۆی بکەن و هەتا قوربانیشاندا بە پەیوەندیەکانیان لەگەڵ کوردە لەو قۆناغە سەر نەکەوتن ئایا ئەم جارە دۆخێکی نوێ هاتۆتەکایەوە ئەمریکا سەر بکەوێ لەوەی ئێوێ لە زەید و لە عێراق و لە ناوچەکە بەدی بێ هێشتا ڕوون نییە بە بڕوای من پرسیارە ئەبێ لە خۆمانی بکەین وەڵامیشی بینەوە و چاوەڕوانی داهاتووشکەین بزانانی چێ وەڵامەکەی بەڕێز بۆ چیە بۆ گروپە چەکدارەکان زەیدی ئەم قۆناغە ئەگەر قۆناغی نیمچە نوێژ بێ دەتوانێت ئەو بکە مەسەلەی گروپە چەکدارەکان یاخود وەکو بەڕێز و جۆرێک لە هەڵخەڵاتانی تێدا بێ بۆ قۆناغەکە چکە ئێستا دەڵێن حەشت ئەوە یاسایان بۆ دەرکردووە لە پەرلەمان گروپەکانی دیکەن یاخود مەرجعیەتی سەربازی زەیدی بێ فەرماندەی هێزە چەکدارەکان
بەڕێز خۆت من پێم وەڵکە وەڵامی پرسیارەکەتم دایەوە تا کۆماری ئیسلامی ئێران بمێنێ بەم پێکاتەیەوە بەم سروشتەیەوە بەم استراتیژیە و بەم تموحانەیەوە وەتاکو مەسلەی کۆی ئەوەی پێ ئەڵێن گروپە هاوپەیمانەکانی ئەو لە ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاستە هەل لە ئێمەنەوە تاکو عێراق کۆتایی پێنەیە بە تایبەتی لە لوبنانەوە تاکو عێراق بەتەنیا ناکرێ ببێ بە نمونەیەکی جیاواز و دابڕاو لە ئەوانەیە ناکرێ ئەبێ یا بەهێز یا بە ڕێککەوتنێک لە نێوان ئەمریکا و ئێرانە ئەبمێنێ ئەگەنا تا پەیوەندەکانی ئێران و ئەمریکا ئاسایی نەبنەوە تا ئێران کۆمە ئەمریکا بە دوژمن بزانێ و ئیسرائیل بە دوژمن بزانێ و پێی وای بێ ئەو ململانەیە کە لە 47 ساڵی ڕابردووە نزیکەی 50 ساڵی ڕابردووە لە نێوانیان هەبووە بەم شەڕە کۆتایی نهاتووە درێژە بێتەوە و پەیوەندەکان لە داهاتوە ئاسایی نابێتەوە ئەگەر لەم چوارچێوەیە سەیری مەسەلەکەین ئاسیان نییە بیر لەوە بکەینەوە کۆماری ئیسلامی ئێران دەست لە ئەمرازەکانی هەڵگرێ لە عێراقا یا دەست لە تموحەکانی هەڵگرێ لە عێراقا عێراق مەسلەیەک و شوێنگەیەکی زۆر استراتیژیە بۆ کۆماری ئیسلامی ئێران لە هەموو وڵاتەکان هەستیارترە استراتیژیترە شتی تری شەیەکە شتی مێژووی ئەم جۆرە شتانە شەیە بۆیە ئاسان نیە بە قەنەعەتی من ئەم جارەش هیچ گرنتێک نییە ئەمریکا سەرکەوێ ئەگەر کۆماری ئیسلامی ئێران نەبێتەوە بە دەوڵەت نەتەوە لە ئێرانی شۆڕشەوە یاخۆ ڕێکەوتنێکی کۆنکرێتی لە نێوان ئەمریکا و ئێران نەبێ و پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا ئاسایی دەبنەوە کە تاکو ئێستا ئاسۆیەکی لەو جۆرەمان لەبەردەمانێ باش وەکو تۆم باراک کەوەکو نێردەی ئەمریکا دیاری کراوە بۆچی وەکو بڵێ نێردە دیاری کراوە بۆ عێراق یاخود بۆ سووریا سەرەوەی ڕۆڵی باڵوێزخانەکانی ئەمریکا بەو لە عێراقی بڵێن باڵوێزخانی لە بەغدا وەزارەتی دەرەوە لەم قۆناغە یاخود استراتیژیەکی تایبەتی ترامپەیە بۆ عێراق و سووریا بڵێن لە خولی دومی سەرۆکایەتی بڕای من یەکەم گرنگی قەیرانەکانی ئەم ناوچە و گرنگی ئێستا بۆ ئەمریکا و بە تایبەتی دوای ئەو شەڕی ڕووداوە لە ناوچەکەیە قۆڵی قەیرانەکان و گرنگی ناوچەکە دووەمیان سروشتی ترامپ وەک سەرۆکێ بۆ بەڕێوەبردننی شوکارەکانی کە زۆر دامەزراوەیی نییە و زۆر خود سنتەرە و سۆپەرمان سنتەرە یعنی بەو جۆرە بیرەکاتەوە و ئەم ڕێگایانە خێراتری شەکانە ڕۆم بەڕێوە خۆی لە بیرۆکراتێتی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی عەفو دەرەوە و باڵۆزخانەکان و ئەمانە زێتەوە ئیشەکان زۆرترە چە بەڕێتەوە ئەمە جگەلەوەی یعنی تۆم باراک وەکو یەکە جوانی وەسف کردبوو وەکو ئەفسەرەکانی سەردەمی ئینگلیز و ئەوانە کە نەخشێم ناوچیان داڕشتەوە جۆرە لە وێنای بۆ جۆرەوە مرۆڤێکی ئاسایی نییە یعنی وەکو نیمچە حکومڕانێ وەکو مندوبێکی سامی لەو ناوچەیە مامەڵاکە و دەرەکەوێ و هاتوچۆکە لە هەموو حاڵەتەکە لەم چوارچێوەیە بە قەنەعەتی من کە تۆم باراگەرکێکی لەو جۆرە پێسپێراوە کە ناوچەکە لە قۆناغێکی ڕاگوزەریایە ئەنەوێ بە جۆرێکتر هاوچێشەکان و نەخشەکان دابڕێژنەوە مەرج نییە نەخشەمە بسمان لە سنووری وڵاتەکان بێ بەڵکو هاوپەیمانێتەکانی هێز و هاوکێشەکانی سیاسی و سەربازی و جیۆ سیاسی و ئەم جۆرەشتانە کە سیاتێکی وەکو ئەوە توانێت خزمەت بە ترامپ و بە حکوومەتی ئەمریکاش بکات لانی کەم ئەتوانێت خزمەت بە جۆری بەڕێوەبردننی ترامپکە بۆ دۆسیەی وەزارەتی دەرەوە و یا بڵین کاروباری دەرەوە لە ئەمریکا باش ئەی سرنجی بەڕێز لەسەر بۆ کورد قۆناغێکێ مامەڵەکردنی بۆ نمونە تۆم باراک لەگەڵ کوردانی سووریا و پێشتر ترامپ لە خولی یەکەم لەگەڵ باشووری کوردستان لە 2017 سەردەمی ڕفراندۆم بڵێم ئەم قۆناغی ئێستا مەترسی دەبینی بۆ سەر کورد لەو ڕوانگەی بیدارەی ترامپ یاخود تۆم باراک مەترسی بەدی دەکەی یاخود تایبەتمەندی بە هەرێمی کوردستان دەدرێت لەو چوارچێوێ من هەر مەترسێک لە تۆم باراک و لە ئەمریکاش بەدی بکەم هی تۆم باراک و ئەمریکانیە هی کورد خۆیەتی وەتە سەرچاوەکە کورد خۆیەتی بەمانەیەکتر کورد گەورەترین مەترسیە لەسەر خۆی دۆخی ئێستای باشووری کوردستان گەورەترین مەترسیە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان کە ئێمە دۆخی خۆمانە ناسین پێویست ناکە کەس بمان پێ ناسەکە ئەو ساڵێک و هەژمانگە پەرلەمان پێکاتەوە حاڵی پەرلەمانە و حاڵی حکوومەتە ئەو حاڵی چنگونی نۆگڕینەوەیە من لە دوایامین وتارمە گەلی کوردستانی باشوور لە کۆچێکی سەختی مەدینە نادیارە لە کۆچێکی سەختی مەدینە نادیارە بە بۆنی سەری ساڵی کۆچی وەنووسین کە گەلێکین هەریەکەمان ئەوی تر نەفرەتەکەین هەریەکەمان ئەوی ترشکێنین ینی ئەڕۆین پێمان وایە کۆچەکەین لە قۆناغێکی ڕاگوزەریان بەڵام وەکو پێغەمبەر درود و خوای لەسەر بێ و هاوڵە بەڕێزەکەی نازانین مەدینەکەمان کامەیە نازانی بۆ کوێ چین بۆ ئەچین لەوێ چیەکەین دەخشەی دوای ئەومان چییە هیچ ئەمانەمان نییە تقریبا نیمچە بێ استراتیژ بۆ
لەبەرەوە ئێمە لە چوارچەوەی قوارەی هەرێمی کوردستان و پرسی کورد و گەلێکی پێناسەکرا و کۆمەلگایەکی پێناسەکراوی سیاسی و چوارچێوەکانی هێڵە سوورەکانی دەستور و سیاسەتێکی نیشتیمانی یەکگرت و ئەمانە مامەڵە ناکەین بەڵکو لەسەر ئاستی حیزبەکان مامەڵاکەین. بۆیە تۆمبارەک ئەگەر بێت و ئێمە هەرێمێکی یەکگرتومانە بێ، ئەگەر دەسەڵاتێکی ناوەندی بەهێزمانە بێ، ئەگەر هەرێمێکی بەهێزمانە بێ، ئەگەر هێزێکی پێشمەرگەی سەر و حیزبی تۆکمەمانە بێ، ئەگەر دامەزراوەی نیشتیمانی سەر و حیزبی بەهێزمانە بێ، ئەگەر دەستوری پێناسەکردنمانە بێ، ئەگەر یەک تێگەیشتنی هاوبەشمان هەبێ بۆ جۆرەکردنی مامەڵەکردن لەگەڵ باراک ئۆباما و ئەمریکا. هێشتا ئەمریکا لەگەڵ هەرێمێکی بەهێزایە لە چوارچەوەی عێراقێکی بەهێز. هێشتا ئەمریکا دەستی لە کورد بەرنەداوە، بەس کورد لە هەندی ئاستا خۆی دەستی لە کورد بەرداوە، لە خۆی بەرداوە. ئەگەنە ئەگەر ئێمە نەبین بە قەناعەتی من تاکو ئێستا ئەمریکا لەگەڵ پاشەکشەی هەرێمی کوردستانە نییە، تاکو ئێستا لەگەڵ لاوەشکردنی هەرێمی کوردستانە نییە. بەڵام لە ڕاستیە ئەگەر ئەوە ڕوویدا ئەوە وەکو خۆمانە وریانە بین باراک ئۆباما عەفو تۆمبارەک دەباتەوەی لە چوارچێوەی هەرێمی کوردستانە و سەیریکەین. ئەگەر مامەڵی حیزبیانەی لەگەڵ بکەین ڕەنگە بکەوینە مناقەسەکردن لەگەڵ یەک، یعنی چێ کەمترەدا من لەگەڵەوە ڕێکەوە. ڕەنگە یەکێکمان بڵێ قەیچەکە پێشمەرگە با لە چوارچێوەی ئەوەی لە عێراق هاکرێ ڕێکخرێتەوە، یەکێکترمان بڵێ نابێ وابێ ئەمە هێڵی سوورە، ئەمە بەشێکە لە ئاسایشی ئێمە، بەشێکە لە قوڵایی مێژووی ئێمە، پێشمەرگە بە بڕیاری ئەمریکا. بەس کە یەکێکمان وامانوێت ئیترەوەکە تریشمان ناتوانێت چاسەر بەرگری بکە. ئەگەر بێت و لەسەر ئاستی حیزبی مامەڵەمان کرد ناتوانین. سیرکە تۆمبارەکە گەرێمە دام و دەستگایەکی یەکگرتومان هەبێ، ئەگەر لەگەڵ سەرۆکی هەرێم دانیش، لەگەڵ سەرۆکی حکومەت دانیش، لەگەڵ جێگری سەرۆکی حکومەت دانیش، تەواو ئەبێن وێنەرایەتی هەموو هەرێمەکە بکە. بەس لەبەرەوەی ئەوان و خۆشمان ئەزانین ئێمە دیدێکی یەکگرت و سیاسەتێکی یەکگرتومان نیە، لەگەڵ هەندێکمان لە بەخا دانیشە یا لە سلەیمانی دانیشە، لەگەڵ هەندێکمان لە هەولێرە دانیشێ کامە خۆمان دەرگاکەین و نەک بۆ تۆمبارەک کە خۆمان نەزانین دیدی چۆنە لە ناوچەکەیە، بەڵکو بۆ ئەوانەی کە مامەڵە لەگەڵ تۆمبارەکەکەن و لە ئێمە بەهێزترنەوە ڕەنگە بەرژۆندیان دژی ئێمە بێ بۆی بە شێوەیەکی خراپ مامەڵ لەگەڵ ئێمە. باشە، بەس سەرنجت هەبوو لە سەرەوەی کە یەکێتی لە بەغدا لەگەڵی دانیش پارتی لە هەولێر هیچ پێم وایە ئەو باسەکە بوو، یعنی تێدا بوو هیچ پەیامێکی تێدا بوو بۆچینە کە هەرێمی کوردستان یەکگرتو نییە، یەک حکومەت نوێنەرایەتی ناکە، دەسەڵاتێکی ناوەندیمان نییە، فرە دەسەڵاتی هەیە، زیاد لە استراتیژ و تێگەیشتنەکەیە، وەلەو چوارچێوەیە تۆمبارەک مامەڵاکە و خۆشمان مامەڵاک بەهرەو نەبڵین هیچی تر نەڵێن. باش، بەس وەکو ئەوەی کەوتت ئەگەر کورد خۆی مەترسێت لەسەر خۆی تۆمبارەک مەترسی نییە، چکە دەڵێن کوردانی سووریا ڕەنگە بارودۆخەکان ئێستا لە قۆناغی ئێستا لە ئێمە جیاوازتر بێ، بەڵام ئەو دۆخەشیان بەسەر هات. من بڕوام وایە لە ڕۆژاوای کوردستانیش ئەوەندەی ئاگام لێ بێ، ئەوەندەی زانیاریم هەبێ و ئەوەندەی لە ناو ڕووداوەکانی بوو بەشی خۆشم بە دووەدا چوونەکەم وەکو کەسێکە قسە لەسەر گۆڕانکارە سیاسەکانەکەم. ئەگەر کوردی ڕۆژاوە بە گوێرەی پێویست جارە لە چوارچەوەی استراتیژێتێکی کوردانەی پێناسەکراوە مامەڵی بکردایە، نەکەن تێ مەسەلەی ئایدۆلۆژی کە بەداخەوە ئێمە لە ١ کوردستان تەبیعی سووریا لەژێر دەستی کووردا بوو، یعنی بە ناوی کۆمانەتەوەی دیموکرات و ئەمانە و برایەتی گەلان و ئەمانە لە 150 هێزەکانی سووریا دیموکرات لە عەرەبەکان بوون، لە سەعاتی سەفرا و لە 150 ڕۆیشت و تۆ هیچ نەتوانی بکەی دەی استراتیژی تۆش لەسەر ئەم قەڵەمڕەوە جوگرافیە کە لە 130 سووریا دامەزراوە، نەک لەسەرەوە بەشەی کە من نوێنەرایەتی مەسەلەی کوردەکەم. ئەمە جیالەوە لە جیالەوە کۆمەڵە پەیامی تر هەبوو، ئەمریکەکان دایان بە بەلایەنی کوردی، خەڵکی تر دای بەلایەنی کوردی، بە گوێری پێویست گوێی لێ نەگیرە، گوێی لێ نەگیرا کە ئەمە دۆخەکە بەرەو ئەوارڕە وە خوێندنەوەمان ڕاست نەبوو بۆ ڕووداوەکان کە دۆخێکی نوێ ڕوویدا بوو، بە تایبەتی لە ئەو گۆڕانکاری کە بەسەر سووریا هاتووە. ئیتر هەسەدەی جاران نییە، ئیتر تێگەشتی ئەمریکا بۆ ڕۆڵی هەسەدا هیچ جاران نییە. هەسەدا ئەبێ پێناسە بکرێتەوە، سووریا پێناسە کراوەتەوە، عێراق پێناسە ئاکرێتەوە، پەیوەندیەکانە گۆڕێ وێنای هەسەدە تێکەڵ بەشتی ترە بێ، دەسەڵاتێکی ناوەندی هەیە، تورکیا لەوێ استراتیژی هەیە لەلایەن ئەمریکەکانە و گوێ لە گیراوە. ئەبێ من بزانم چۆن ئیدارەی من ملانەکانەکەم نەم گۆڕێ، نەمانزانی بە گوێرەی پێویست نەمانتوانی قارەمان بووین، خوێنمان بەخشی، بەس ئەمە پەیوەندی بە عەقڵی سیاسی ئەمەوە هەیە، بە جۆری ئیدارەکردنی سیاسەتی ئەمەوە هەیە، پەیوەندی بە ئازایەتی کوڕوکشەکانمانەوە نییە. لەبەرەوە لەوێش بە قەناعەتی من
ئەگەر بێت و جوانتر خوێندنەوەمان هەبوویە و هەمبەلایەنتر و قوڵتر زەرەرەکانمان کەمترە بوو و ئەمریکەکان زۆرتر تێگەیشتن و ئێستا هەڵوێستمان بەهێزترە بوو لەو چوارچێوەیە. لە دوایشە لەبیرمان نەچێت ئەمریکا و فەڕەنسیەکان سنووریان دانا بۆ هەندێ ئینا ڕەنگە کۆمەڵکوژێکی گەورە لە کوردستانی ڕۆژاوە دروست بیا و ئەوەندەی ئێستاشێ ئەوەش نەمایە بیرمان نەچێت. هەر سەرنجام ئەوان یعنی لەگەڵ ئەحمەد شەرع و لەگەڵ تورکیا و ئەم جۆرەشتانە سنوورێکیان دانا بۆی کە بە جۆرە لە جۆرەکان هەسەدە بە چۆرێکی تر مامەڵی لەگەڵ بکرێ، ناوچە کوردیەکان بە جۆرەکتر مامەڵی لەگەڵ بکرێ و بە تەواوەتی پاکتاو نەکرێ مەسەلەکە و کۆمەڵکوژی دروست نەبێ و خەڵکی و ناوچە ئاوارە نەبێ و دۆخێکی ناخۆش دروست نەبێ واتە زەرر لە نیوە بگەڕێتەوە. ئەبێ بزانین هەر ئەمریکەکان و فەڕەنسیەکان و ئەوانە ڕۆڵیان هەبوو لەوەیە ئەگینات توانە خودیەکانی ئێمە ملەی کەم ناکەمەوە بەس توانای ئێمە سنووردارە لە چوارچێوەی استراتیژێتێکە ئەمریکای تیابێ و جیهادی تیابێ و تورکیای تیابێ و وڵاتانی عەرەبی تیابێ ئێمە سەرنجام جوگرافیایەکی ئەبڵۆ قەدراومانەیە لە شوێنەکە تۆ بێ بزانی چۆن ئیدارەی ململانەکانەکە. باش بەس وەکو پرۆژەی ترامپ بۆ کورد لە سەردەمی ترامپ ئیدارەکەی بە مەترسی دەبینی بۆ کورد یعنی ئەوەی لە سووریا ڕوویدا یاخود پێش لە 2017 ئێستا لە هەرێم خودی پرۆژەکەی وایە کە دەیەوێت دەوڵەتە مەرکەزیەکان بەهێز بن بڵێنەوەش لە کارەکانی نێردەکەی ڕەنگداتەوە یاخود شتێکی دیکەیە. زانی چی مەترسی ترامپ بێگومان مەترسی هەیە لەبەرەوەی ترامپ قورزە خوێنرێتەوە لەبەرەوەی کە زۆر زوو استراتیژەکانی گۆڕێ لەبەرەوەی ئیشەکانی بە گوێرەی پێویست بەراورد بە سەرۆکەکانی پێشوو دامەزراوەی نییە لەبەرەوەی زۆر خۆت سنتەرە و خۆی ڕازی کە ڕەنگە بتوانێت زۆر شت بکە لەبەرەوەی مامەڵاکە لەگەڵ کەسە بەهێزەکان ئەوانەی دەسەڵاتیان هەیە ئەوانەی بڕیاری ئابووریان بەدەستە بڕیاری سەربازیان بەدەستە ئەوانەیە توانن یعنی شتی گەورە بکەن بۆ نمونە مامەڵە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردوغان ئاکاتا کوێستا لەگەڵ ئێنەکا لەبەرەوەی تورکیا بەهێزە لەبەرەوەی کە پەیوەندی برادەراتی هەیە لە نێوە ئەوانە مەسەڵەن چەند جار ستایشی ئەحمەد شەرعەکە ئەڵێ پیاوێکی سۆپەرمان و بەهێزە مامەڵە لەگەڵ پلان ئێمە بەهێزەکان نین ئێمە بەهێزەکان نین ئێمە بوونێکی ئەخلاقیمان هەیە ئێمە شەڕی داعشمان کردووە کۆمەڵگای نێودەوڵەتی لەو چوارچێوەیە مامەڵی لەگەڵ ئێمە کردووە کە ئێمە هێزێکین یارمەتی کۆمەلگای نێودەوڵەتیمان داوە شەڕی داعشمان کردووە لەوە پێش یارمەتی ئەمریکامان داوە بۆ ڕوخاندنی عێراق یعنی وەهێزێکین ئێمە لەم ناوچەیە کە ئەمریکا دۆستی کەمە ئەتوانین ئێمە دۆستێکی باوەڕپێکراو بین لە داهاتووە بۆ نمونە ئەگەر ئێمە هێزبێکی پێشمەرگەی سەرو حیزبی نیشتیمانی و دامەزراییمان هەبووە لە عێراقا کە 5 ساڵە ئەمریکا و فەڕەنسا و هۆڵەندا و بریتانیا ئیشی لەسەرەکەن و تاکو ێستا سەرکەوتوو نەبن بەهۆی کەموکورتی خۆمانەوە ئێمە ئەبووین بەهێز ناڵم لە ئاستی تورکیایە بەس گرەومان لەسەرەکرا ئەگەر ئێمە گوتارێکی یەکگرتوومان هەبوویایە استراتیژێکی یەکگرتووەمان هەبوویایە وەکو خاوەن دۆزێکی نەتەوەیەکی 50 ملیۆن کەسی دەرکەوتوینایە لە ناوچەکە بە هەندێک تێبینیەوە لە باشووری کوردستانە کە قوڵای استراتیژی مەسلەی کوردە لەم دۆخەیە بێگومان گیانی احترامێکی زۆرتر یەکگرتی ئەگەر بێت و ئێمە وەک پێکاتەیە گرتوو بووینایە هەر ئێستا کە تۆمبارەك دێ بۆ کوردستان ئێمە بمانتوانایە بێگرتوو خزمەتێکی زۆرتری بەرژەوەندی هاوبەشەکانی خۆمان و ئەمریکامان لە بەغایب کردایە بێگومان لە ئاستێکی بەرزترە مامەڵەیان لەگەڵ ئێمە کرد گرێوێکی زۆرتریان لەسەر ئێمە کرد بۆیە لاوەزە استراتیژیە گەورەکەی ئێمە لە دەوروبەرەکەمانی ڕاستە هەڵکەوتەی جوگرافیەمە ئێمە کوشتەی هەڵکەوتەی جوگرافیمانی هەتا کە دەوڵەتی کوردستان دروست نەبوو لە دوای جەنگی جیهانی دووەمەوە یەکەمەوە بە پلەی یەکەم لە ڕاستیە بەرهەمی هەڵکەوتەی جوگرافی کوردستان بوو لەبەرەوەی تاقەنەتەوە لە ژێر دەسەڵاتی پاشماوەکانی ئیمپراتۆریەتی عوسمانیە مابووە و لە مەلەفەکە تێکەڵ بوو بە دروستکردنی کۆماری نوێی تورکیا کوردەکان بوون هیچ ئێمە لە قەوقاز بووینە دەوڵەتمانە بوو ئێمە لە ئەفریقا بووینە دەوڵەتمانە بوو لە جزیرەی عەرەب بووینە دەوڵەتمانە بوو لە هەر شوێنێکی تری دنیا بووە دەوڵەتمانە بوو بەس لەم شوێنە دەوڵەتمان نەبوو لەبەرەوەی کە وەکوتمان ئەوە حاڵەکەمان بوو ئێستاش کە ئێمە لە شوێنێکی وا بووین لە دوای نەوەتەکانەوە مێژوو زۆر لەگەڵ ئێمە بوو ئاسمان زۆر لەگەڵ ئێمە بوو جیهان زۆر لەگەڵ ئێمە بوو زۆر یارمەتی ئەمەیاندا ئەمریکەکان مەگەر بۆ جوولەکە ئەوەندایە کرد بێ بەس کە خۆمان بە گوێرەی پێویست بۆ خۆمان نەبین کە لە ئاستی هەر پارچەیەکی کوردستان استراتیژێتێکی نیشتیمانی هێزەکانمان نەبێ و لە ئاستی کوردستانی گەورەیە و پارچەکانی کوردستانە لێک تێگەیشتنێک و یەکتر تەواوکردنێکی نەتەوەیی ئامانجدارمان نەبێ کە لە ئاستی جیهانە ئێمە وەکو خاوەن پرسێکی دادپەروەرەی گەورە وەک نەتەوەیەکی بێدەوڵەت سیر بکرێن
نابێت لۆمی ئەمریکا بکەین، نابێت لۆمی ئەوروپا بکەین، نابێت لۆمی خەڵکی تر بکەین، ئەبێت لۆمی خۆمان بکەین کە نەمانتوانی وەسوول لە دەرفەتەکان وەرگین. ئێستاش ئەم گیانە بەردەوامە، ئێستاش دەرفەت ماوە، ئێستاش دەستبەرداری هەرێمی کوردستان نەبووین، بەڵام بەگەر بەم جۆرە بڕواتە پێشەوە بە دڵنیاییەوە کۆمەڵە لە دەستکەوتەکانە دۆڕێنی. دوای لەسەر پێکهێنانی حکوومەتیش پێکهێنانی قسە دەکەین. ترامپ لەم مایە زۆر باسی چەکەکانی دەکرد، بەڕێز دەگەر بەرپرسێکی باڵای هەرێم بای چۆن وەڵام بدەدایەوە، باسی مەسلەی چەک و ڕەنگە خۆ خەڵک ئێستا بڵین کۆمەڵگەکانی دیکە هەندێکیان کوردۆک و وێنێکی کە ببینن بەهۆی ئەو قسانەی ترامپەوە لەسەر چەکەکان کە زۆر لەو ڕۆژانەدا دووبارە باسی کردبەوە، یاخود دەبوو چۆن ئەم مەلەفە لەگەڵ تۆم باراک یەکلا بکرێتەوە. پێم وایە تۆم باراک قسەشی کردووە لەو بارەیەوە، ئەمڕۆ هەندێ هەواڵ بردۆ کەوتوێتی ئێمە زانین ئەو قسانە ڕاست نیم، چەک بە کوور نەدراوە، بەڵام زانیاری هەڵە بە ترەمپ دراوە، لێگەڕنەوە بۆ منە و زانیاری هەڵانە ڕاستەکەمەوە. من پێم وایە کە زانیاری هەڵە بێ یا ڕاست بێ، ترەمپ بە قوربانیکردن بەناوبانگی کورد ئەحراجی خۆی بەرامبەر خەڵکی ئێران ئەشارێتەوە. لەبەرەوەی هیچی نەکرد بۆ خەڵکی ئێران، هیچی نەکرد بۆ گەلی ئێران، ڕاستی نەکرد لەگەڵ ئەو قسانەی لەگەڵ گەلی ئێرانە کردی، ڕێک وەکو ئەوەی کە لەگەڵ ئێمە و لەگەڵ شیعەکانە کردیان، بەڵام ئێمە بە جۆرێکتر کەوتەوە. لە نەوەویەکە بە خەڵکی کوردستان و عێراقیان ڕاپەڕن، ئێمە پشتیوانیتان نەکەین. خەڵک ڕاپەڕی ڕێگەیاندا بە حکوومەتی عێراق کۆپتەرەکانی هەڵسێنێ بۆ سەرکوتکردنی خەڵکی سوپاکەی بجێڕێتەوە بۆ ناوچەکە. لە باشووری عێراق 9 ملیۆن شیعە کوژرا، لە کوردستانە خەڵکێکی زۆر کوژرا و ئێمە یەک گەل ئاوارە بووین و ئاوارەکە وردەوردە لە چوارچێوەی شتی مرۆڤ دۆستی و ئەمانە و ناوچەی دژە فڕین و ئەمانە هی ئەمانە هێن کرد. دۆخەکە بۆ ئێمە بە جۆرێکتر کەوتەوە، بەڵام بۆ ئەوان بە جۆرێکتر نەکەوتەوە. ئەگینا لە ڕاستیە ترەمپ بە خەڵکی ئێرانی وت وەرنە سەر شەقام، ڕاپەڕن، ئێمە لەگەڵ تاین، ئێمە واکەین، ئێمە واناکەین، هیچی نەکرد بۆ دۆسیەکان بڕوای من بەشە لە ئەحراجی لە کۆڵخۆکردنەوەیە بەوەی کە بەرامبەر ئێران بێ هەڵوێز بوو، خەڵکی ئێرانی دەستخەڕۆ کرد، بەڵکو نائومێدی کردن، لانێکم لە قۆناغێکە نائومێدی کردن لە پشتیوانی دەرەکە. بەڵێ بەستە سەر ئاسینی وڵەتی کاریگەری دەبێت لەسەر ناوبانگی کورد، یاخود چۆن دەبێت ڕاست بکرێتەوە. من پێم لەسەر ئاس سنتەری بڕیارەکان نایبێ، لەبەرەوەی دەستگای هەواڵگریان هەیە ئەزانن مەسەلەکە چیە، بەزەکرێت لەسەر ئاستی ڕایگەشتی کورد ئەبێت لە ڕێی مەرجنی هەموو شتێ لە ڕێی ڕسمیەکانەوە. چەندین ناوە دوو ئاژانس و شت و قسەشان کرد کورد، یعنی کۆنسەی سەرۆکاتی قسەی کرد، حیزبی دموکراتی کوردستان قسەی کرد، لە عێراقەوە قسە کرا، پژا قسەی کرد، بێتەنیش نەبووە کورد، یعنی خۆ ناشکرێت زۆر لەسەری بڕۆی، چکم ئێمە پێویستمان بە ئەمریکایە، یعنی پێویستمان بەهێنە ئەبێ لە سنوورێکەوە تەوزیحانە بەی، بەس بە قەناعەتیم هەر مەسەلەکەەوە بوو، مەسەلەکە چەکەوانە. باشە، ئەوەی کە بەڕێزت خوێندنەوەت بۆ تۆم باراک کردبێ وەکو دیدەکەی سیاسەتی ترامپ جێبەجێ دەکەوە، ئایا بۆ عێراق و بۆ کوردیش لە چوارچێوەی عێراقدا کوردەکە نە قوربانی بەهێزکردنی حکوومەتێکی ناوەندی، چونکە ئەوەی کە دەخوێنراوە لەگەڵ دیداری بڵێن بەرپرسانی پارتی ویچێتی ئەوەی بوو کە هاتووە بۆی کە پشتیوانی بۆ حکوومەتەکەی زەیدی دووپات کاتەوە، ئێوە پشتیوانی بن. بەڕێزە دیدەکەی چۆن دەبینی؟ ئەگەر پارتی و یەکێتی بەم جۆرە بمێنەوە، ئەگەر هەرێم دەسەڵاتێکی یەکگرتووتیا دروست نەبێ، ئەگەر ئەم بێ متمانەیە ئێستا دروست ببێ، ئەگەر لەسەر ئاستی حیزبی مامەڵە لەگەڵ ئەمریکا بکەن کە بەداخەوە ئێستا لە واشنتۆنی ژواکەن، نەکەن لە بەخا لە واشنتۆنی ژواکە مەسەد لۆبیکردنەکەیە هەر حیزبە و بەجیا لەگەڵ ئەمریکا کە قساکەن، هەر لەگەڵ ئەمریکا کە قسە وەفدی بەجیا ڕۆژ ڕاستە وەفدێکی پارتی بەجیایەکی ئەمە کارەساتە، ئەمە بەنسبەت میلەتێکەوە کارەساتە. ئەگەر بەم جۆرە مامەڵە بکەن زۆر ئاساییە، زۆر ئاساییە، لانی کەم یعنی چاوپۆشن لە هەندێک سەلاحیەت و دەسەڵات و شتێکە ئێمە هەمانە. کاکە واقعی ئێمە لە فدراڵێت گەورەتر بوو، ئێمە نیمچە دەوڵەت بوو، قەدرمان نەزانی، خۆمان نەمانزانی ئیدارەیەکە نیمچە دەوڵەت بوو، نیمچە دەوڵەت تەنها ئەو بوو ئەندامی نەتەوێ گرتوەکان نەبوو، یعنی جنسی پاسپۆرتی کوردستان نەبوو، ئەندامی نەتەوێ گرتوەکان نەبووین و هەندێ مافمان نەبوو، ئەگینا لە ڕاستیان نیمچە دەوڵەت بوو. ئێستا بۆیە کاتی دووبارە داڕشتنەوەی دەوڵەتانی ئەم ناوچەیە، ئاراستەکە بەرەو سنترالیزمە، بەرەو ناوەندگراییە، بەرەو بەهێزکردنەوەی دەوڵەتەکانە، بۆ لەبەرەوەی دژی استراتیژێتی کۆماری ئیسلامی ئێرانە، یعنی درێژەدان بە پارچە پارچە بوونی ئەم دەوڵەتانە بەلاوازی دەسەڵاتی ناوەندی لە عێراق و لە سووریا و لە لوبنان و ئەوانە ئەچێتە چوارچەوەی استراتیژی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە ڕوانگەی ئەمریکەکانەوە.
بۆی سنووری بۆ استراتیژی کۆماری ئیسلامی ئێران دابنێن لە ڕوانگەی ئەمریکەکانەوە ئەبێ دەسەڵاتی ناوەندی بەهێز لەم وڵاتانەیە دروست ببێتەوە بۆی مەجای دروستبوونی میلیشیا و دەستێوەردان و ئەم لاو ئیدارەکردنی ململانی و ئەمانە کەم بێتەوە ئێمادام ئەمە استراتیژی ئەمریکەکان بێ بوونی هەرێم دژیەمە نییە بەس بوونی هەرێمێکی پارچە پارچە دژیەمەیە هەرێمێکی پارچە پارچە هەرێمێکی داواشکراو بەسەر زۆنەکانە هەرێمێکی دوو گوتاری لە بەغاو لە واشنتۆنە دژیەمەیە ئەگیناگەر هەرێم یەک گوتاری هەبێ ئەتوانێت بە خۆشی بەهێز بێ ئەتوانێت بەشداری دروستکردنەوەی عێراقیش کا بە جۆرێکی تریش و بە جۆرێکتر شوێن خۆی بکاتەوە لە قۆناغی داهاتوە کێشەمان واقعی هەرێمی کوردستانە کێشەمان ئەوە نییە ئەگینا تا ئێستا ئەوەن دێ من ئاگادار بم ئەمریکەکان لەگەڵ هەرێمێکان لە چوارچەوەی عێراقا و ئەم هەرێمە تاسا دڵنیانی چووکە هەتا ململانەکە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و لەگەڵ گروپەکانی ناو عێراقا و باشووری عێراقاکە بەشوێ پێویستیان بە کورد ماوە ئەگەر کورد پێویستی بەخۆی بۆوان مابێت باش ئەگەر ئەوان بیانەوە عێراق بەهێزکەنەوە کورد ناکرێت لە عێراق و ئیش لەسەری لە بەغداوە کار بۆ پێگەی خۆی بکات لە بەغا بن بەس بوونی ئەمە لە بەغا ئێستا نەک چۆن لە بەغدا بن مەبەسە یعنی ئەبێ جارێ سنتەرێکی سیاسەتکردنی گەورەیان لە بەغا بێ ئەمریکەکان وایانەوێ بەرژەوندی خۆشمان وایە یعنی کە ئێمە لە بەغا لەبەرەوەی ئەگەر پیلانێ بژێڕێ هەتا لە هەرێمایەتیەوە ئەبێ لە بەغاوە تێپەڕێ ئەبێ بە عەقڵی سیاسەتمەداری عێراقا تێپەڕێ ئەبێ بناوندەکانی دروستکردنی بڕیان لە عێراقەوە تێپەڕێ بۆی ڕەوایەتی وەرگێ ئەبێ سوود وەرگێ لە ئەو گرژیانەی لە نێوان هەرێم و بەغا دروستە بێ بۆی ئەو گرژیانە بقۆزێتەوە ناوەندەکانی بڕیار و لیست و هێزە عێراقەکان بەکاربێنێ دژی هەرێمی کوردستان بەکاریان بێنێ تێگەیشتنی زۆرتر پردی پەیوەندی زۆرتر لەگەڵ هێزە عێراقەکانە لەگەڵ ناوەندەکانە لانی کەم بۆ ئەوەی کە دژی ئێمە بەکار نێدرێن کەمکردنەوەی گرژەکان بوونی خەڵکی ئێمە و سیاسەتمەداری ئێمە لە بەغایە بەڵام خزمەتمانەکە بەڵام بەم جۆرە ئێستانە ئێستا ئێمە وەکو کورد لە بەغا نین وەکو یەکێتی و پارتی و یەکگرت و کۆمەڵ و نەوەی نوێ و هەڵوێستۆمانە لە بەغای وەکو کۆمەڵی خەڵکی فەرش و بڵاو لە بەغای ئەوە کوردیە وە پێکاتی کوردیە ئێمە دەمێکە دە 15 ساڵە کورد وەکو پێکاتە وەک گەلی کوردستانی باشوور لە بەغا نەماوە چۆن ینی بکوت لە بەغا نەماوە وەک هێزی چکم تۆ کە چوارچێوەیەکی کوردبوونی و کوردۆکو پێکاتە چۆن ئێستا بۆن لە بەغدا نەماوە ئێستا نەماوە مەبەستم چێ نەماوە مەبەستم وەیە هیچ چوارچێوەیەکی هاو بەشی لێک تێگەیشتن و کارکردن و داڕشتنی استراتیژی و ڕۆڵ دابەشکردن لە نێوان لیستە کوردستانەکانە لە بەغایە نەماوە کە هەمومان پێ و پیابند بین و پێناسەی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانمان بۆ بکاو کەس لێ دەرنەچ هەمومان بەگری لێ بکەین بە شێوەی جیاوازی خۆمان ئەمە نەماوە پێش هەموو کەس لە نێوان پارتیوەکێتیان نەماوە خۆیمە بینیمان لەسەر مەسەلەی سەرۆکۆمار چی دروست نەک جارێک مە سێمین جارە بۆ جۆرە دروستە بێ پێش هەموو شتێ بۆی ئێمە لە بەغا بەهێز بین بەم جۆرە بەهێز نابین ئەبێ لە کوردستان بەهێز بین هەتا لە هەولێر بەهێز نەبین هەتا لە کوردستان بەهێز نەبین ئێمە ناتوانین نە لە بەغا بەهێز بین نە لە واشنتۆن بەهێز بین مەگەر گۆڕانکاریەکان لە قازانجمان بێ و ئێمەش بی خۆزینەوە و شتی دراماتی ڕووبە کە ئێمە پێشبینیمان نەکردێت باش بەس مامۆستا بەکردۆ بە ڕێزت ئێستا هیچ مەترسیەک وەکو ئەوەی کاندێک وا پێشبین دەکەن لەسەر فیدرالیەت لەسەر هێزی چەکداری هەرێم لەسەر پێگەی هەرێم هیچ دەبینی وەکو مەترسی لەم قۆناغجگەر ئەو باسی ناکۆکی ناوخۆیت کرد کە وەکو مەترسیەک بەس وەکو ئەوەی سیاسەتی نوێی ئەمریکا حکوومەتەکەی زەیدی لەناوخۆکەوە هەڵقوڵاوە هەناخۆکەوە هەڵقوڵاوە مادام خەڵک زانی چی بێزار بێتەوە ناومێت بێتەوە یعنی ساڵێ 2 ساڵ 4 ساڵ 10 ساڵ ئیشی لەگەڵ تۆ کرد هەسکە تۆ ناتوانی وەک نوێنەری میلەتێ مامەڵە بکەی هەسکە تۆ ناتوانانی ڕزەکانی خۆت ڕێکخەی بەسەر ناکۆکەکان تا زاڵبی بەسەر بەرژەوەندی بچووکەکان تا زاڵبی وە چوارچێوەیەکی استراتیژی نەتەوەیەتی هاوبەش بۆ خۆت پێناسەکەیت و بۆ جۆرە گوتارێکی یەکگرتوو بەرهەمبێنی و مامەڵی پێ بکەی لەگەڵ ئەمریکا و بەغا و دەوروبەر و دنیاە ئەو کاتە خەڵک بە جۆرێکتر بیرەکاتەوە ئاساییە بیری لەوە بکاتەوە قوربانی بە بەشێ لە شتەکانی تۆ بە بۆیە من 2 مانگ لەمە پێشوتارێکم لەسەر پێشمەرگە نووسیم لەبەر ڕووناکایی گۆڕانکاریەکانی ناوچەکە چارەنووسی هێزی پێشمەرگە بەرەو کوێ بەڵێ ئەکرێ ئەگەر دۆخی کوردستان بەم جۆرە بێ لە بەغا بەهانە پێێنرێتەوە بڵێن ئێمە ئامادەرین گروپەکانمان ڕێخینەوە ئەگەر لەو چوارچەوەی هێزی پێشمەرگە کۆدەی بەستنەوە بەڵێ ئەکرێ فڕۆکەخانەکان زۆرتر لە کۆنتترۆل ئێمە دەرچن مەرزەکان زۆرتر لە کۆنتترۆل ئێمە دەرچن
بیرەنەوتەکان هەندێکیان لە کۆنتترۆل ئێمە دەرچن وزە لە کۆنتترۆل ئێمە دەرچێ زۆرش لە کۆنتترۆل ئێمە دەرچێ کە لە ڕووی دەستوریەوە بەرگری لێکردنیان ئاسان نییە بە تایبەتی کە دەستور دەقەکانی بەهێزەکان تەفسیریەکەن لاوازەکان تەفسیر ئەو قسەی بەڕێز دەڵی سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی کە کەسێکی زۆر نەرمە لەگەڵ کورد لە ڕۆژانە قسەی کردبوو دەڵێ حەشد وەکو پێشمەرگە دەستوریە و رەخستنەوەی حەشت رەخستنەوەی پێشمەرگەشە بڕیاریم هەرێمە دەستی من بێ وا دانێم کە نەخشەیەکەیە بۆی ئەم پێشمەرگەی ئێستا نەمێنێ کورد هێزی چەکداری نەمێنێ هێزی چەکداری نەمێنیان سەر بە عێراق چۆنە تەواو نایمێنێ یعنی گرنگەوەیم بۆ عێراق خۆ عێراق حەزەکەم زانی تاکو ئێستا دانی بە هێزی پێشمەرگانە ناوە وەک هێزێکی عێراق ئەو پاسەوانی هەرێم کە لە دەستور من پۆتە سەلمێنم دانی پێیانە ناوە لە دەستورە یەک دێڕمان هەیە زۆر بواری بەرگریکردن لێی نییە ئەگەر بێت و ئیرادەیەکی سیاسی هەبێت دژی پێشمەرگە و هەرێم تەنها ئەوەی ئەڵێ حریم هێزی پاسەوانی سنووری هەیە هیچی تر یەکدانەوەی ئەمە پەلەمەکانجا بۆ دانی پیانەوە عێراق نەک لە کاتی ئاسایە لە کاتی شەڕە هەندێک جارنەی هێشتۆ پێشمەرگە فیشەکگا بەدەستی پێشمەرگەی کوردستان چەک بدا بەدەستی پێشمەرگەی کوردستان هەتا نەیهێژ لە ئەم دوایەیە بیرەنەوتەکانی کۆرمەر و ئەو جۆرەشتانە کوردستان مەسەل هەندێ بەرگری ئاسمان وشتیوای هەبێ عێراقەکان کە مامەڵیان لەگەڵ ئەو مەسەلەیە کرد تا ئێستا ئامادە نەبوو بودجێ بۆ پێشمەرگە سەرف بکە پڵانشت بکە یعنی دان بەکردەوە دانی بەهێزی پێشمەرگیانە ناوە وەک دیفاکتۆیە بووە وەک دیفا ڕاستە دێڕێکمان هەیە لە دەستور بە دەو دێڕێک پێ ناسەکراو نییە ئەم هێزە چەکی چی پێ بێ مافیە چ چەکێکی پێ بێ مافی هەیە لە کوێ بێ یاە لە دەستوری عێراقا مافدا بەهێزی پێشمەرگە بۆ جۆرە بۆ تەفسیرکە سوپای عراقی بێ و شەڕی سوپای عراقی بکە ئایا پارە و باتێ و مەرجەعێتەکەی تۆ بێ و ئاکرا ئێمە هەندێشتی نەکەین مەبەست بۆیم کەلێنی زۆرتیایە مەجای گەمەی زۆرتیایە مەرجەعەکەشی چووە عێراق واتە بڕیاری جوڵاندنی پێشمەرگە بەدەستی تۆ نامێنێ ئیتر پێشمەرگەی تۆ نامێنێ چەکدارە بێ لە هەرێمی کوردستانە خوا نەخواستە تەبیعی من دوعاکەمە و شتە ڕوونەدا من لەگەڵ هەموو کەم و کورتەکان کە باسەکەین بوونی پێشمەرگە بە مەسلەیەکی زۆر گرنگەزانە بۆ هەرێمی کوردستان زۆر بە باشێ زانم بەڵامەوە مەترسی نەبێ باسیکەین مەوستۆیگەر شیعەکان دەستبەرداری گروپە چەکدارەکانیان بن پەیوەستی دەکەن بەوەی کە پێشمەرگەش یەکێ لەو مەترسیانە هەیە ئەوەیە کە هەندێکیشان ناشارنەوە ئەبێ بە مەترسی دانین ئەبێ وا دانین ئەوە ئەخرێتە پێشمان ئەبێ وا دانین ئەخرێتە پێشمان بۆیە بێ خێراکەین زووکەین لەوەی کە ئەم دۆخەی پێشمەرگە کۆتایی پێبێ وێنای هێزێکی لێ بکرێ و من پێم وایە لە قۆناغی داهاتوە ئللا ئەبێ پێناسەیەکی تری هێزی پێشمەرگە لەگە عێراقا بکرێتەوە پێناسی ئەو دەستورە بکرێن جا بە یاسا ڕێکێخەی بە هەر شتێ ڕێکێخەی ئەگینیان بەردەوام هێزی پێشمەرگە ئەگەر توانای بەرگری لە خۆکردن نەبێ لە بەردەم بەترسی تەفسیرێکی لایەنگرانی ئەو دقەیە و شەڕ پێفرۆشتنە بە هەرێمی کوردستان بە تایبەتی خوا نەخواستە ئەگەر قەیران ڕووبە ئەگەر لێک تێگەیشتن و بوژانەوە و یعنی ئەمانە بێ ئەمە مەسلەیەکی تراکرێ ئێمە تەفاهم بکەین و لە مەسەلە سیاسیەکانە گرنگە یعنی لە ڕووی سیاسیەوە ئێمە لە ناو کوردستانە پێک بین گرنگە لەگەڵ عێراقیەکانیشان لەسەر هێڵ بین بۆی گرژی ئێمە لەگەڵ ئەوان خراپ تێگەیشتنمان خەڵکی تر و خۆشیان دش بە ئێمە بەکارینێن باشە بەس چۆن پێک بین لە هەرێم ئێستا و لەسەر حکومەت ڕێک ناکەون سەر پۆستەکان پەرلەمان کاران ناکرێتەوە دەست پێشخەری زۆر هەبوو ئێستا پارتی باسی دوای دەست پێشخەری بارزانی دەکا باسی تورکیا دەکرێت پێشتر مامۆستا سەلاحەدین هەبوو ینی چی چاوەڕێ دەکەی یاخود ئێستا لێک دوورکەوتنەوەی هەیە لە بینی پارتی وێکێتی چکە ماوەی بوو باز دەوە کە نەرمیەکەوێ بەس ئێستا واز دەکرێت لە لێدوانەکانیان ئێستا شەر لێک دوور بن وڵی برات کاتی خۆی لە کۆتایی نەوەتەکانە بزانام 2000 و نازانم شتێکم نووسی بە ناوی ئاشتی کوردستان لە نێوان سەپاندن و چەسپاندنە وتم بەداخەوە نە ئیرادەیەکی نیشتیمانی هەیە ئاشتی لە کوردستانە بچەسپێنێ نە ئیرادەیەکی نەودەوڵەتیش هەیە بیسەپێنێ هێزێکی دەریکەتی بیسەپێنێ ئێستاش دۆخەکە بۆ جۆرەیە چکمە بە پاشماوی شەڕی ناخۆیە یعنی ئەمە ڕنگدانەوەکانی شەڕی ناخۆ و دوو ئیدارەیی و دابەشبوونی ئیرادەی و کوردستان و بێمتمانەیی و ئەو بغز و ڕقی لە بەرامبەر یەکەمان بووە و هەر ئەوەیە
ئەمە پاشماوە و درێژە پێدانی شەڕی ناوخۆیە لە ئەزمموی کوردیە شەڕ درێژەی سیاست نییە بەداخەوە سیاستش درێژەی شەڕە لەبەرەوەی سیاستمان ئەگەر ڕاستەوێ لە جەوهرە کەم هەیە لە کوردستانە و من ئیشەڵا سمینارێکی زۆر باشمەوەی ئایا لە کوردستان سیاستمان هەیە یاخو بەناو سیاستمان هەیە لە کوردستانە ئایا سیاست مەدارمان هەیە یا تەنها کار یا بە تەنها کار بەدەستمان هەیە یا هەندێک سەرکرد سیاست مەدارمان هەیە و زۆرینەمان بڕگار بەدەست و ئەوێڵێن لێپسراوی حیزبی و حکومی و نخبێ حیزبی دەسەڵاتدار و ئەمانەین هەموو ئەوانە بۆیە لە کوردستانە نەهێزێکی ناوخۆیمانەیە بتوانێت ئاشتی پسە پێێنێ و حکوومەت پێک بێنێ و پەرلەمانێک لا بکاتەوە نەهێزێکی دەرەکیشمانەیە زۆر فشارکە بۆ ئەوی کام دۆخی ئێمە کۆتایی پێبێنێ ئەمێنێتەوە ئەگەر ڕاستەوێ هەستی ئەخلاقی و نیشتیمانی سەرکردایەتی و نخبەی بڕیار بەدەست یەکێتی و پارتی بەستا و بەدی ناکرێەوە بەدیلی ئێستا بەدیلی یەکێتی و نەوەی نوێ هاوپەیمانەتیکان پێکەنەوە پارتی دەڵێ مامەڵی لەگەڵ ناکەم یاخود ئێستا یەکێتی دەڵێ نیوەی حکوومەتم دەوێت تاکو ئێستاوا بووە هیوادارم لە داهاتووەوە نەبێ خۆ بێ بڵێن هیوادارم و دوعاخوازین و خۆێمە کە هیچ هێزێک نەبێ لە وڵاتەکە فشار بکە کە هێزێکی دەرەکی نەبێ و کە بڕیاری کۆتایی لای نخبەی دەسەڵاتداری یەکێتی و پارتی بێ ئللا بێ هەستی ئەخلاقی و نیشتیمانی و هەستکردن بە مەترسیەکان و بەوەی نوێنەرایەتی میلەتێکی ئەنفال کراوە و جینۆساید کراوەکەن بەوەی کە گۆڕانکاری گەورە لە ناوچی ئێمە هەیە ناکری ئێمە سەرقاڵی ئەم جۆرە شتانە بین بەوەی کەم لە سەرپێچێکی مێژویان سەرپێکی مێژووی ئەکرێ ئەوەی هەتە لە دەستی بی ئەکرێ دەرفەتی زۆر گەورەتر بێتە بەردەمت بیقۆزیتەوە ئێمە لە بەردەمە شتانەین ئەبێ لە ڕاستیەوەکو دۆخی ئاسایی بیر نەکەینەوە بەڵێ ماوەسەندێک پێشناسێ دەڵێن حکوومەتێکی تەکنۆکرات یاخود ڕزگاری نیشتیمانی بۆ قۆناغە باشە بۆ چوونی بەڕێز من لە سەرتاوە وتومە حکوومەتێکی یەکێتی نیشتیمانی بۆ قۆناغە باشە لە ڕۆژی یەکەمی هەڵبژاردنەوە وتومە براژیان ئەگەر بۆ لە خۆبەگری مەبەست حکوومەتی هەموو هێزەکان لە کوردستانە ئەگەر بۆ ماوەی 2 ساڵیش بێ ئەگەر بۆ ماوەی 2 ساڵیش بێ لەبەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گۆڕانێکی دراماتیکی زۆر گەورەیە تێپەڕێ یعنی بە بوومەلەرزەیەکی جۆسیاسیە تێپەڕێ و ئێمە چارەنووسمان جارێکتر دیارەکرێتەوە لە ئەم ناوچەی ئێمە و هی پارچەکانی تری کوردستانیش هەم مەترسی گەورەمان لەسەر هەم دەرفەتی گەورەمان لە بەردەمایە بۆیە ئەبێ واز لە هەندێشتی دۆخی ئاسایی بێنی لە هەموو دنیاە کە مەترسی گەورە هاتە سەر وڵاتەکەت ئیتر ئۆپۆزیسیۆن و دەسەڵات نامێنێ دەسەڵات نامێنێ هەمومان تا ئەو مەترسیت تێپەڕێنین لەبەر خاتری بەرژەوەندیە باڵەکانی خەڵکی خۆمان و ئەو کەسانی نوێنەرایەتیانەکەین واز لە دەستکەوتی حیزبی و ئەمانە هێنین کۆبینەوە لە حکوومەتێکی یەکێتی نیشتیمانیە تاکو قۆناغەکە بڕێکین قۆناغەکەمان بڕێکرد دەستورێکمان چەسپان ئەو کاتە ئەکەوینە ڕکابەر و جارێکتر هەر کەسمان چەند کورسیمان هێنا و چەند دەگمان هێنا و کەس بڕیاردەری یەکەم نەبێت لە حیزبەکان لەو حکوومەتەدا بڵێ هاوبەشی هەبێ کەس بڕیاردەری یەکەم و کوێخانە بێت ناساییە بڕیار دەبێت بەس ئەم بنبەستەی نێوان یەکێتی و پارتی کۆتایی پێوێ ئێستا گەر یەکێتی و پارتی ڕێکبوونایە ئێمە کێشەمان نەبوو لەبەرەوەی یەکێتی و پارتی ڕێکبوونایە لەبەرەوەی لە 1970 توانەکانی کوردستان بە دەنگیشەوە لە ژێر دەسەڵاتی ئەوانایە کەس کێشە نابوو لە کوردستان بەس کە ئەوان کێشەنین ئەگەر خەڵکی تر بەشدار ببووی ئەم گرێچێرەیە بکرێتەوە و ئەوانیش بەشداری بەڕێکردنی قۆناغەکە بکەن بە قەناعەتی من شتێکی باشە بوو خۆزگە شتێکی وا دروست بووایە من پێم وانی هێزەکانی دەرەوەش ئەو ئامادەیان تیاوی ئەوەندی مناگام لێبێت تاکو ئێستا لانێک باش چەند خولەکێک منمەوە بەس باسیەوەت کرد هەرێمی کوردستان قوڵای استراتیجی بۆ پارچەکانی دیکەش دڵی مەسەلەی کوردستانە قوڵایی هەموو کوردستانە هەر خراپەیەک لە هەرێمی کوردستانەکەی هەر خراپەیەک هەر سیاسی بیکە خراپە نییە بەرامبەر 6 ملیۆن کەس خراپە نییە بەرامبەر ئەنفالەکان خراپەیە بەرامبەر 50 ملیۆن کورد بەرامبەر هەموو ئەو ئاوات و دڵانەی ئومێدێکیان هەبێ هەرێمی کوردستان و کوردستانی باشوورە ئومێدێکیان هەبێ بۆیە بڵێ بەڕاستی قوڵاییە هەرێمە کوردستانی ڕۆژاوە ببینین کە ڕوویاندا ئەگەر هەرێمی کوردستان نەبووایە ئەگەر پارەی هەرێمی کوردستان نەبووایە ئەگەر ئازادی هەرێمی کوردستان نەبووایە ئەگەر ڕاگەیاندنی هەرێمی کوردستان نەبووایە ئێمەمان توانی هیچ بە ڕۆژاوە بکەین نەیان هێش بینە سەر شەقام نەیان هێش پارە بگەێنین نەیان هیچ نەدەستگای ڕاگەاندنمانم نەتوانای دیبلۆماسیشمانە بۆ قسەیەکی بکەین لەبەرەوە بەهۆی ئەمەوە ئێمە خاوەنی کۆمەڵی شتین زۆر حیفە بەم جۆرە مامەڵ لەگەڵ هەرێمی کوردستان بکەین لەگەڵ ئەو ڕۆڵی کە پێویستە هەرێمی کوردستان بیبێنێ بۆ دوا ڕۆژی مەسەلەی کورد لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پارچەکانی کوردستانە
بەڵێ دواتەوەرمان چەند خوڵێکێکمان لەسەر ئێران و ئەمریکا ئەو لێک تێگەشتنی کراوە بەڕێزت چۆن دەیبین لێک تێگەشتنی کراوە بڕیارە لە ڕۆژانە واژۆ بکرێت دەڵام ئەلکترۆنی واژۆ کراوە کۆمەڵی خاڵی تێدایە شەڕەکە کۆتایی هاتووە ململانێکە یاخود دەگەن بەڕێکەوتن یاخود بۆ نەیانتوانی ئامانجەکانیان بەدەست بێنن وڵای من وتارێکم نووسی کە حەکیم هەرەوەت بە دووبارەکەم لە پێشەکەی خۆم بڵاوم کردەوە من پێم وایە لەبەرەوەی کە هیچ لە ئامانجەکان بەدی نهاتوە لەبەرەوەی کە ئەمە تەنها ڕێکەوتنە لەسەرەوەی گفتوگۆ بکەن بۆ ڕێکەوتن یعنی ئەمە پێناسەکەیەتی یاداشتێکی لێک تێگەیشتی نێوان ئەم دوو وڵاتەیە ڕێکەوتنە لەسەر ئەوەی گفتوگۆ بکەن بۆ ڕێکەوتن بە پێچەوانەی قسەکەی جەمالەدین ئەفغانی گەورە ریفۆرم خوازی دنیای ئیسلام و ڕۆژهەڵات کە لە قسەیەکی ئاڵێ گەورەترین خەوشی ڕۆژهەڵاتیەکان و گەلانی ڕۆژهەڵات ڕێککەوتنیانە لەسەر ڕێک نەکەوتن ڕێک وەکو ئێمەی کورد ڕێککەوتنیانە لەسەر ڕێک نەکەوتن ئەمانش ڕێککەوتنیانە لەسەر ئەوەی هەوڵدەن بۆی داخۆبزانن لە 6 ڕۆژاتوانە ڕێبکەون یا ڕێک ناکەون ئەمە جگەلەوەی هێزێکی سەرەکی ململانەکە کە ئیسرائیلە لە دەرەوەی ڕێککەوتنەکەیە ئەمە جگەلەوەی کە ئامانجی شەڕەکە بەدینی هاتوو بە هیچ جۆرە ئامانجی شەڕەکە چەندین لەمپەری لە بەردەمایە بۆیە بە قەناعەتی من هێشتا زووە بڵین ئەمە کۆتایی بە مەرجە دێنێ هەتا پەیوەندی ئێران و ئەمریکا ئاسایی نەبێتەوە ئەو دوژمنایەتی و ململانەیەی کە 50 ساڵە لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێرانەوە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لە دروست بووە هەتا ئەمە کۆتایی پێنەیە هەتا پەیوەندەکانیان ئاسایی نەبێتەوە هەتا باڵوێز نەگۆڕنەوە هەتا جۆرە لە دوژمنایەتی لەگەڵ ئیسرائیلە کەم نەبێتەوە هەتا ئێران وەکو دەوڵەت نەتەوە مامەڵە نەکە ئەمریکاش بەو جۆرە مامەڵە لەگەڵ ناوچەکانەکە من خۆم گومانە بم ئەمە بتوانێت چارەسەری کۆتایی بۆم کێشەیە بدۆزێتەوە تا ڕادەیە وەکو میکانیزمێکی ئیدارەکردنی ململانەکانی ئەزانم هەتا ئەگەر دوای ئەو 6 ڕۆژەش بگەن بەڕێکەوتن هیچ گرنتێک نییە لە قۆناغێکی ترە ئەم ململانەیە دەست پێ نەکاتەوە ئەگەر ڕەگوڕیشەی کێشەکان کە ئەو دوژمنایەتێ کۆنی نێوان ئەمریکا و ئیسرائیل و کۆماری ئیسلامی ئێرانە چارەسەر نەبێت. باش وەکو دوای پسەر نەخشەی جیهانی گۆڕاوە ئێستا بازەوە لە سەردەمی ترامپ جۆرێک لە بێوی سیستەمی هەیە لە جیهان یاخود بڵێن تاکزم سەری نەما بێ ئێستا قۆناغێکی نوێ بڵێن زلهێزی دیکە بێتە پێشەوە استراتیژیستەکان باز لەواکەن جۆرە لە شڵەژانی سیستمی جیهانیمانەیە جیهان بە قۆناغێکی نیمچە ڕاگوزاریاتی هەیە بەڕێ سیستمی کۆن بەلەرزە کەوتووە ناتوانێت کێشەکان چارەسەرکان ناتوانێت وەڵامگۆی کێشە جیهانیەکان بێ بۆبوونە لە تەوەی گرتوەکان کە بەرەمی سیستمی کۆنی نێدۆڵەتیە ئێستا کۆڕڵێ مەسەکوار ڕۆڵینەتەوەی گرتوەکان لە پاراستنی ئەمن و ئاسایشی جیهان و لەشتێ تەنها لەو کاتا گەڕێنەوە بنەتەوەی گرتوەکان کە پێویستیان پێی بێ بۆ ڕەوایەتی دان چۆن ئێمە تەنها لەو کاتەیە گەڕنەوە بۆ پەرلەمانی کوردستان وەک دەستگایەک پێویستمان پێی بێ بۆ ڕەوایەتی دان بە حکوومەت و باندی یاسا و بە هەندێشتی و ئاگینە یاسا پەرلەمان نییە هیچ بەشایەک لە هەرێمی کوردستان وەک ئەوەی دروست نەبوو بێ لەبەرەوەی تەنها وەک دەستگایەکی ڕۆایەتی پێدان مامەڵی لەگەڵاکەن ئێستا وردە جیهان بەڵە گۆڕاوە زیاد لە زلهێزێکی گەورەمان هەیە پێڵێن ئەمریکا بەڵام زلهێزی تریشمان هەیە یعنی چینمان هەیە مەسەلیەکێتی ئەوروپامان هەیە ڕووسەکانمان هەیە ئێستا ململانەکە تا ڕادەیەکی تریش درێژەیە کێشێ ڕەنگە لە بەرەنجامی کۆتایە سیستمێکی نوێی جیهانی بەرهەم بێ تا ئێستا شکڵشێوەکانی بەتاواتی دیار نییە بەڵام خەباتی بەرامبەرەکانی ئەمریکا بۆ ئەوەیەکە خۆر ئاوا و ئەمریکاچی تر هەژمونی کۆنیان بەسەر سیستمی جیهانیە لە ڕووی ئابرووی سیاسی و عسکەری شەو نەمێن. زۆر سوپاس دەکەین مامۆستا بەکر کاروانی مادومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین. سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم فاتان لەوە.